زانکۆی هارڤارد یەکێک لە دیارترین و کۆنترین زانکۆکانی ئەمریکا و جیهان لە نێو کێشەیەکی سیاسی و دارایی قوڵدا لەگەڵ ئیدارەی سەرۆک دۆناڵد ترامپ گیری خواردووە. 58% or more, I guess. سەرچاوی ئەم کێشەیە بۆ ملکەچنەبوونی زانکۆکە بۆ داواکاریەکانی کۆشکی سپی سەبارەت بە چاودێریکردنی و چۆنێتی بەڕێوەبردن لە دامەزراندن و پەروەردەی زانکۆکە دەگەڕێتەوە. ئالان گاربەر سەرۆکی زانکۆکە بەرگری لە سربەخۆیی ئەکادیمیای زانکۆکەی کردو بەوپەڕی ڕوونی ڕایگەیاند کە حکوومەت یان حیزبی دەسەڵاتدار بۆیان نییە بە زانکۆ تایبەتەکان بڵێن چوانەیەک فێری فێرخوازانیان دەکەن. ئەم هەڵوێستە توندەی سەرۆکی زانکۆکەش کاردانەوەی توندی بەدواداهات لەلایەن ئیدارەی ترامپەوە. کاردانەوەی ئیدارەی ترامپ خێرا و سزادەر بوو. دوای ماوەیەکی کەم لە ڕەتکردنەوەی هارڤارد، ئیدارەی ترامپ بڕیاری ڕاگررتنی 2.2 ملیارد دۆلاری زانکۆکەی لە بودجەی فیدراڵیدا. هەروەها وەزارەتی یاسایشی ناوخۆ 2.7 ملیۆن دۆلاری دیکەی لە پاڵپشتیە داراییەکانی بۆ هارڤارد هەڵپەسارد. ئەو کات ئیدارەی ترامپ بەوەشنەوە ساوەڕەشەی ئەوە دەکات کە ئیمتیازی نەدانی باج لەلایەن زانکۆکەوەلا دەبات و مافی وەرگرتنی خوێندکارانی بیانیشی لێوەردەگرێتەوە کە ئێستا زیاتر لە 127 خوێندکارانی زانکۆکە پێک دەهێنن. کریستی نویم وەزیری یاسایشی ناوخۆی ئەمریکا ڕایگەیاند کە ئەم هەنگاوە دوای بڕیاری دۆناڵد ترامپ دێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئایدۆلۆژیای توندڕەوی زانکۆکە. لای خۆیەوە دۆناڵد ترامپ بەردەوام بوو لە هێرشکردنە سەر زانکۆکە و لە پەیامێکی نوێدا لە تۆڕی تروث سۆشیال ملکەچنەبوونی زانکۆکەی بۆ مەرجەکانی بەگاڵتەجاڕی ناو برد و وتی هارڤارد چیتر شوێنێکی گونجاو نییە بۆ فێرکردن و نابێت لە لیستی باشترین زانکۆکانی جیهاندا دابنرێت. هەروەها وتیشی کە هارڤارد تەنها ڕقبوونەوە و گەمژەیی فێر دەکات و نابێت هیچ پارەیەکی فیدراڵی پێ بدرێت. ناکۆکی نێوان ترامپ و زانکۆکانی وڵاتەکەی لە خۆپیشاندانە چڕەکانی ئەم دوایەی خوێندکارانی ئەو زانکۆیانەوە سەرچاوەی گرت کە وەک پشتیوانی و هاوسۆزیەک بۆ قوربانیانی کۆمەڵکوژیەکانی غەزە لەلایەن خەوارەی زایۆنیەوە ئەنجامیاندا. سەرەڕای هەڕەشە و سزاکانی حکوومەتی ئەمریکا زانکۆی هارڤارد پێداگرێت لەسەر هەڵوێستەکانی. هاوکات باراک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا و خوێندکاری پێشووی زانکۆی هارڤارد کە هەنگاوەکەی ترامپی باڵەشە وەسف کرد ستایشی هارڤاردی کرد وەک نمونەیەک بۆ دامەزراوەکانی دیکەی خوێندنی باڵا. هەروەها ژمارەیەکی زۆر لە خوێندکاران و دەرچوانی زانکۆکەش پشتگیری هەڵوێستی زانکۆکەیان کردووە. ئەم کێشەیە نیشاندەری ململانەیەکی سەختە لە نێوان سربەخۆیی و ئەکادیمیای دەسەڵاتی سیاسی ئەمریکا. هەروەک پرسیاری گرنگ دەوروژێنێت سەبارەت بە سنوورەکانی دەسێوەردانی حکوومەت لە کاروباری زانکۆکان، لەوەی ئایا حکوومەت بۆی هەیە لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی بودجەوە کاریگەری لەسەر ناوەڕۆکی فێرکردن و سیاسەتی دامەزراندنی زانکۆکان دابنێت.